لارەکانی هەفتەی دووەمی خولی نایابی کوردستان و لە کۆمەڵەی دووەم لە یاریەکی بەهێز لە شارۆچکەی پیرمام پێشمەرگەی هەولێر میوانداری زاخۆی کرد. پێشمەرگەی هەولێر زوو گورزی خۆی وەشاند لە خولەکی پێنج لە ڕێگەی ئامانجەکرام گۆڵێکی تۆمار کرد. زاخۆ دوای 8 خولەک توانی لە ڕێگای هۆگر عەبدال ئەنجامەکە یەکسان بکاتەوە. هەردوویانە لە دوو دەرفەت خەریک بوو جارێکی دیکە گۆڕانکاری بەسەر ئەنجامی یاریەکە بێنن، بەڵام نیوە یەکەم بە یەکسانی بە کۆتا هات. لا نیوەی دووەم زاخۆ ویستی پێشکەوتون و سەرکەوتنی هەبوو، بەڵام ستونی گۆڵ و سەیف جەمیلی گۆڵپارێز گۆڵی پێشمەرگەیان پاراست و ڕێگەیان نەدا زاخۆ گۆڵی دیکە تۆمار بکات. پێشمەرگەی هەولێریش ناوە بەناوە مەترسی دەخستە سەر گۆڵی زاخۆ تاوەکو لە خولەکی 69 شێرزاد محەممەد گۆڵی دووەمی بۆ پێشمەرگەی هەولێر زیاد کرد و تا کۆتایی یاریەکە ئەنجامەکە وەک خۆی مایەوە و پێشمەرگەی هەولێر با دوو گۆڵ بەرامبەر گۆڵێک سەرکەوتنی تۆمار کرد. ڕاستی ئێمە هاتبوونەیرە بۆ سێ خاڵ، یعنی حەزەمە بی سێ خاڵ یاریە بەرینەوە کە گەلێک بێ زەحمەتە جیبی مە سێ خاڵ دەست خۆ بینان بەس پانزە، یعنی حتى ڕادێکی مستەوەی مەگەلێکی باش بی شەوتی دو یەک جارم هانێتدا مستەوەیەکی ئاستێکی باشتر نزانم حەقی داڤانیجی یعنی گەلە کارتی زەر لعبێت مەشین بێژن تا نه لعبات گەل ڕاهێنەری تاڕەت کرد کەش من نزان چ سەبەبی و ڕاستیجی پێشمەرگەیەکی فەریقێکی گەلێک باش بی و بۆ یاریەت بێت ئیشەڵام بشین باشتر بین. بەڕاستی یاریەکە قورس بوو چکە یانێ زاخۆ لایەنەی نەورۆزی برد بۆ ئەوی سێ خاڵی هەبوو، ئێمە گرینگەوە بوو ئێمە و فەریقە لە ناو یاریگای خۆمان نابێ مەخاڵە دەست بین، بۆیە ئێمەوەمان کرد لە یانەی زاخۆ دوورکەوینەوە خۆمانکردنە 6 خاڵ بێ هاتنە پێشنگ بۆ ئێمە بمانەوێ سەرکەوین و گروپی خۆمان نابی خاڵە یاریگای خۆمان لەدەست بدەین. بەمەنجامە پێشمەرگەی هەولێر بە دوو سەرکەوتنی بە دوای 1 و 6 خاڵ چووە پێشەنجی کۆمەڵەی دووەم و زاخۆش بە 3 خاڵ لە ناوەڕاستی ڕیزبەندی کۆمەڵەکەیە. حوسێن محەممەد کەناڵی ئاسمانی پێیام پیرمام.